لەبەرەوە خۆشەویستەکەم کاتێک ئەخەویت وانەزانی خەوەکە و ئەوە ئاسانە و ئەوە ئەسپاییە. واللهی ئەگەر خوای گەورە مراقیم نەبێ بە دیارتەوە، لاشە مراقیم نەبێ بە دیارتەوە، خوای گەورە حازرت نەکا هەمومان کە خەوتین کەس خەبەری نابێتەوە. ئێمە نەخۆشە بینین کە بەنجەکرێ لە کاتێکە دوو دکتۆر بە دیارەوێتی تا بەنجێنێ، دوانی تر بە دیارەوێنێ تا لە بەنجەکە خەبەریەکەنەوە. ئەی ئێمە بۆ کە ئەخەوین و بەنجە ماگرێ بۆ جوو خەبەرمانە بێتەوە ببێ ئەوەی کە تووشی کێشە بین، بێ کە تووشی هەناسەتونی بین، بێ کە تووشی جڵتە بین، بێ کە تووشی مشکلە بین. ئەزانن بۆ چکە کاخەوین سلای ڕاست دەخەوین دەستەخەینە ژێر ئێرەمان ئەڵێین اللهم وجهت وجهي إليك. الله دوعاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای گەورە ڕووم کردەتەوە ڕووم لە قیبلێ کەوتمە سەلای ڕاست و ڕووم کردە کعبەکەی تۆ. اللهم وجهت وجهي إليك وام تواوكن وفوضت أمري إليك چی ئیشەکانی خۆم هەموویای دەستۆ وألجأت ظهري إليك پشتیشم دا بە تۆ. اللهم وجهت وجهي إليك وفوضت أمري إليك وألجأت ظهري إليك لا منجأ ولا ملجأ منك إلا إليك. هیچ پەنایەکی تر نییە پەنای تۆ نەبێ. من ئێستا ئەخەوم ئاگام لە هیچ نامێنێ خوایە تۆ ئاگاداریم بکەی، تۆ وریاییم بکەی. بسمیکە اللهم ئەموت و ئەحیا خوایە بە ناوی تۆ ئەمرم، بە ناوی تۆ زیینەوە بمەوە جارێکی تر. ئاگاتان لێی بێ کە تۆ ئەچی بۆ سەفەرێک یەک دوعا خوێنی اللهم إنا نسألك في سفرنا هذا سفرێکی دوور و درێژ یەک دوعا خوێنی. بەڵام لە کاتێکە ئەخەویت ئەمە دوعایەکی پێغەمبەری خوایە. دەها دوعا و زیکر و قورئان خوێندنی هەیە پێغەمبەری خوا سەڵام کە بەس بۆ شەو کردوێتی، کەواتە سەفەری شەو سەفەری خەو زۆر قورستر و زۆر دوورترە لە سەفەری ڕێگە و لە سەفەری کاروانی. بۆیە ئیسلام زۆر بە قورسی گرتوێتی کە ئەخەویت ئەبێ بە دەستنۆژەوە بخەوی ئاگات لێی بێ، ئەبێ نوێژی ویترەکە و کردبێ، ئەبێ زیکرەکانت خوێندبێ، ئەبێ ڕوو لە قیبلە بێ، ئەبێ لەسەر لای ڕاست بیت، ئەبێ لەگەڵ یادی خوایە بی، ئەبێ حەقی کەسێ لا نەبێ، ئەبێ مێشکێ مرتاح بێ، ئەبێ نوێژەکانت کردبێ، ئەبێ ئەو ڕۆژە هەموو پێداویستیەکان و سنەت و واجبەکانت جێبەجێ کردبێ، ئەبێ بە تەمای شەو نوێژ بخەوی کە ئیشەڵا خەبەرم بێتەوە شەو نوێژ کەم، ئەبێ بە تەمابی بۆ نوێژی بەیانی خەبەرت بێتەوە بە جەماعەت لە مزگەوت تا بیکەیت کە بەم نیەتانەوە خەوتیت خۆ تەسلیم کرد اینجا مەترسە تەواو. اللهم وجهت وجهي إليك وأسلمت نفسي إليك. أها تسليمي توبهم أسلمت أها تسليمون يعني شي يعني دسم بس وأسلمت نفسي إليك. أخوة من توا تسليمي توبهم لكاتي خوا تسليمي خوا أبي خوش بيستكم